قسەکەت هەم بەزەیم لا دروستەکە هەم ڕقم هەڵەسێنێ. بەزەیم لا دروستەکە کە ئێوە جیلێکن لە بەردەستی ئەم کوردایەتیوانە کافرانەیە چۆن ئاوا فەوتان و لە بەردەستی ئەم ئیسلامی خوساوانەیە چۆن ئاوا بێکەس کەوتن و هەتی و کەوت کە ناتوانانی دوای ژنێنانیش خۆت کۆنتترۆلکەیت و ئەمجارە لە جنسانە بەڵام لە شەراب خواردن لە مانگی ڕەمەزانیش. لەلایەکی تریشە زۆر تو ڕەم لەوەی ئەگەر لە نزیکم بوویتایە مستحق بووی لەوەی کە من چوار شەقی مزرت تێ هەڵم نەک مەلایکەتەکان پێشتر تێت هەڵن جۆت ڕاکێشم بۆی بدگەڕێنمەوە بۆ ئیسلامەکە. توخوا ئەبینی خێزانەکەت بە محەجەبەی بە مسلمانەتی بە ڕۆژووە بەم گەرمایە ڕووی لە خوایە دوعاکە تخوا تۆ شەرم ناکەی پێی بڵێ خواردنی مەزەکەم بۆ بێنە سەرمەزە سەر مێزەکە. توخوا تۆ شەرم ناکەی لەوەی کە سەر بەرزکەیت و بڵێ خوایە یارمەتیم بدە. توخوا سەر ڕۆ ڕووی من بوویتە ڕوو دەهات چاو لە چاوم ببڕی بڵێ ئەم قسانەی کە کردوتە بۆت بکەمەوە سەر لەنی بۆم بکەی ئەی بەرامبەر خوای گەورە چۆن ڕوود دێ سەر بەرزکەیت و بەڵام مەجای تۆ بکراوەی عەزیزی من 5 ڕۆژمان ماوە بۆ ڕەمەزان یا 4 کە جوێن لە قسەکەمە بێ غوسڵ دەرکە تۆبە بکە پەشیمان بەرە خۆت کۆنتترۆڵکە